شانامەی کوردی ڕاستیەکەی تایبەتە بە هەرێمی بڵێن کرماشان زۆرتر و زاراوەی گۆرانەی بنەمایە بۆ شانامەی کوردی یانەمە شتێکە کە ئێمە ناتوانین ئەوەی بکەین لێ غافڵ بین بۆیە کاریگەری ئاینی یاری یان بڵێن یارسان زۆر بەسەر شانامەوە هەیە بۆ نمونە ڕۆستەم و زۆراب و ڕۆستەم و ئەسفەندیار دوو چیرۆکی شانامەن کە هەردووکیان لە سەرنجامدا هەن بۆیە ڕۆڵی ئاینی یارسان حتا لە ناوەڕۆکی خودی چیرۆکەکانی شانامەشدا هەیە بۆ نمونە باسی دەزانین دووناو کە لە یاریدا پێ دەڵێن دووناودون یا تەناسوخ یا ڕێنکەراشون کاتێکە ئینسان دەمرێت ڕۆحی ئینسان دەچێتە بوونەوەرێکی دیکە چە ئینسان بێت چە حیوان بێت چ بوونەوەرێکی دیکە بێت ئەمە تەواو لە چیرۆکەکانی شانامەدا ڕەنگی داوەتەوە ئەنە گرنگەکە ئەمە لە شانامەی فردەوسیدا نییە ئەمە لە هەڵقەی سیسانیشدا نییە di şanamaya Kurdî de çîrokên evîndarî di navbera zarokên cotiyaran û malmezinan de rû didin û her wiha cîyografiya Kurdistanê diyar dibe. بۆ نمونە باسی کێوی بێستوونی تێدایە باسی هەندێک هەرێمی تێدایە کە ئەمە زۆر چەند ڕاکێشە لە شانامەی فردەوسیدا کە ئەو شتانە نییە ئەمە بڵێن بە جۆرێک لە باری جوگرافیشەوە مەسەلەن شانامەی کوردی دیسانەکە بڵێن ناو و شوێن و هەڵکەوتەکانی کوردستانی تێدایە کە ئەو پێناسەیە بە شانامەی کوردی دەدان Destana Rostem û Zorab di şanameya Firdewsî de bi awayekî trajîk bidawîtê û ji vê destanê re tê gotin xemname. Lê di şanameya Kurdî de dawiya heman destanê bi rengekî din e. بەڵام من پێم وایە ئەمە لە ڕێنکراشون و لە بڵێن کاریگەری ئاینی یاریەوە ئەم ناوەڕۆکی ئەم چیرۆکانە گۆڕدراون ئەم چیرۆکێکی خەم نییە ژیان بەردەوامە یعنی ژیان بە کوشتنی کەسێک تاوە نابێت بەڵکو ڕۆحی ئەو کەسە دەچێتە جلدی کەسێکی دیکە بەڵام لێرەدا کەسێکی دیکە لەدایک دەبێتەوە بۆیە چیرۆکە بەردەوامە یانەتە ئەو هەستی خەمناکی و ناڕەحەتەیە کە لە چیرۆکێکی دیکەدا بەڵام لە چیرۆکی ڕۆستەم و زۆراب لە شانامەی فردەوسیدا هەبێت لە شانامەی کوردیدا نییە شانامەی کوردی بەگشتی بە شێوەزاری گۆرانی نووسراوە یانە وەکو بنەما گۆرانی بنەمایە بۆ شانامە بەڵام ئێمە شانامەی لەکیمان هەیە لە شانامەی لەکی چاپ بووە لە ئێراندا هەیە شانامەی لۆڕیمان هەیە شانامەی لۆڕی لە پاریس چاپ بووە شانامەی بڵێن هەورامی دوایە سۆرانی و کرمانجی سەروش هەیە Rostem û Zorab li hinek deverên Kurdistanê bi navê Rostemê Zal dihête nasîn. Di şerefnameya Bedlîsî de bas dibe, Seîd Newresîyê Kurdî bas dike û her wiha di nav Kurdên Kafkazyayê de bi awayekî cude dihête danasîn. چون لە ناو کووردا ئەم داستانانە کە لە درێژایی مێژوودا هەبوون هەر منتەقە و هەر هەرێمێک بە شێوازی خۆی وتوێتەوە ئێستا ئەمەی بۆ نمونە ئەمەش بۆ خۆی بەڵگەیەکە کە ڕۆستەمی زاڵ یا شانامەی کوردی هیچ پەیوەندێکی بە شانامەی فردەوسیەوە نییە چون لێرەدا لەمەی ئەردۆخانی جەلیلدا چیرۆکی ڕۆستەم و زۆراب بە شێوازێکی دیکە هاتووە Di serdema me de şahnameya Kurdî bi gelek corayan hatiye nivîsandin û bi kurmanciya jorîn Edîb Polat bi şêweyekî nesir nivîsandiye lê guman dibe ku ew ji şahnameya Firdewsî hatibe wergerandin. ئەم کتێبە لە ڕاستیدا تەنها داستانی ڕۆستەم و زۆرابە و بەراوردکردنێک لەگەڵ ڕۆستەم و زۆراب لەگەڵ ڕۆستەم و زۆرابی فارسی یان شانامەی فارسی بەڵام ئێستا ئەم چیرۆکە لەگەڵ ئەو چیرۆکە لەگەڵ ئەوەی محەممەد ئەمینی ڕەشیدی حتا دوو بەیتیان وەکو یەک نییە یانە یەک چیرۆکە داستان یەکشدا لە مەتنیشدا هەندێک جیاوازی هەیە بۆیە ئەم پرسیارم لاس دروست بوو کە من هەڵ بدەم کە کتێبێکی دیکە کە هەندێک نوسخەی شانامەی کوردی لەم چیرۆکەدا لەگەڵ یەک بەراورد بکەم بزانم کە جیاوازیەکان چینوە بۆ جیاوازیەکان هەن ئەم بەراوردیەکە لەگەڵ سێ چیرۆک لەگەڵ بەراورد کراوە دێر بە دێر یانە دێر بە دێر دوو چیرۆکیان بەراورد لەگەڵ یەکتری کراون دوایش هەردوو چیرۆکەکە لەگەڵ ئەوی دیکە بەراورد کراوە
دواتریش هاتووم هەرسێکیانم لەگەڵ ئەوەی فردەوسیدا بەراورد کردووە و لە هی کرمانجیشدا ئەوەی ئەدێ پۆڵات خودی داستانەکە کە دەڵێکی هەندێک براوردکاریم کردووە کە ئەوەی ئەو ئاکامەی کە لێرە بۆم دەرکەوت کە ئەوەی کرمانجی سەروز لە فردەوسی وەرگیراوە لەوەدا زیاتر بۆم دەرکەوت. سیاوەش هەوڵ دەدا ku ciyawaziyên di navbera şanameya Kurdî û yên din de diyar bike, bandora şanameya Kurdî li ser nasnameya wêjeyî ya Kurdî diyar bike, bi sê awayan Rostem û Zorab nivîsiye û li gel heman destana di şanameya Firdewsî de berawer dike. ئەوەی ڕاستی بێ من شانامەی فارسی ئەوەی شانامەی فردەوسیم پێشتر خوێندبووە من بۆ چوونێکی وام هەبوو کە شانامەی کوردیش وەرگێڕانێکیان شێوازێک لە شانامەی فارسیە بەڵام بە زمانی کوردی نووسراوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدار بووم لەبەرەوەی کە ئەمڕۆ زانیم کە شانامەی کوردی بۆ خۆی بەشێکی تایبەت لە ئەدەبیاتی ڕەسەنی کوردیە کە ساڵانێکی زۆر بگرە بەر لە شانامەی فردەوسیش یان هاوسەردەم لەگەڵەوان نووسراوە و بەشێکی گرنگ دەتوانێت لەو بارەوە لە زمانی کوردی بێ و لەو ڕێگەشەوە دەتوانێت بەشێکی گرنگ لە ناسنامەی نەتەوەی ئێمەی کورد بێ بۆیە گرنگە کە سەرنجێکی زیاتری بدرێتێ و خەڵکێکی زیاتر لێ ئاگادار بێ ئەوانەی بەتایبەت لە تەمەنێکی کەمتران زیاتر بچن بۆ لای و بیخوێنەوە و بیبین و بیناسن. ناوەڕۆکی باسەکەەوە بوو کە شانامەی کوردی چییە، جیاوازی لەگەڵ شانامەی فردەوسی چییە و هەرواتر شانامەی کوردی چ پێگەیەکی هەیە لە نێو ئەدەبیاتی کوردیدا و لەو ڕوانگەشەوە یا لەو سۆنگەشەوە لە نێو بڵێم چ پێگەیەکی لەسەر ناسنامەی کوردی بەگشتی هەیە. شانامەی کوردی لە ڕاستیدا سەردەمێکی دیاریکراوی نییە. ئێمە دوو جۆر شانامەمان هەیە، جۆرێکیان نووسراونەتەوە، جۆرێکیشیان هێشتا بە شێوەی زارەکین. شانامەی نووسرا و 300 ساڵێک لەمەوبەر نووسراونەتەوە تا ئێستا 35 نوسخەی نووسراوی شانامەی کوردی و دەستکەوتون هەن و بەسەدان جۆری زارێکیش. بەڵام داستان و ناوەڕۆکی چیرۆکەکانی شانامەی کوردی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر، یان ئەمانە ئەو چیرۆک و داستانە نەبوون کە بە شێوەی سەرزار هەبوون، بەڵام ئەوەی کە دواتر نووسراونەتەوە تەمەنێکی 300 ساڵیان هەیە، بەڵام وەکو چیرۆک تەمەنێکی هەزاران ساڵیان هەیە. هەنێک نویسکار هەنە دەبێژن ئەگەر شاهنامەیە فردەوسی ڤەژینا نەتەوەبوونا فارسانە وێ چاغێ مەموزینە ئەحمەدی خانی ڤەژینا نەتەوەبوونا کوردانە لێ ئەف تشت دیار دکە کو ئەم gelek tiştan ser şahnamaya Kurdî nizanin divê lêkolîn li ser bibin û bi nifşên nû bêne danasîn.